شوێن پەنجەم جارە دەچێتە ئیدارەی سەربەخۆی چۆران. لە شاری چۆران چیرۆکی تاوانێکی گەورەی دزی دەگەڕینەوە. تاوانی دزی بە یەکێک لە تاوانە گەورە و قێزەونەکان دادەنرێت کە سزاکەشی بەپێی یاسا قورسە. لە شاری سۆران تاوانێکی دزی ڕووی داوە. ئەم تاوانە لەلایەن دوو کەس ئەنجام دەدرێت. ماوەیەک بەر لە ئێستا لە بەشێکم شارە پشێویەک دروست دەبێت کە چەند ماڵێک دزیان لێ دەکرێت. ڕۆژ دوای ڕۆژە و دزیە زیاتر دەبوو. خەڵکی بەشێک لەو شارە سکاڵایان تۆمار کرد. چەند هاونیشتیمانیەک سەرەتای زەکانی پۆلیس لەم شارەکەدار دەکەنەوە لە بوونی چەند حاڵەتێکی دزی. پۆلیسی و شارە گوتەی بەشێک لە دادخوازەکان وەردەگرن کە سکاڵیان تۆمار کرد. هێوەر چوونە دێ سەفەر چوین هاتینەوە سعات دەوری نەوە شەوی بوو هاتین چوینە ئەوەی هاتنە ژۆر دێ فەرهاد جینانیمە هاتە ئێرە گوتی دەرکە کردەوە دەرکێق ئەوەی بوو گوتە وەڵە دزی هاتێنە ماڵێ ئەمە چون تەماشە ماڵەکە گوتی وەڵی ئەوە تەماشە ماڵە خوکە گوت دزیاونە دەمانجە هەبوو دەمانجە لەمە ئەوەی بوو دەمانجێوە برێ چونە سەری قەوسە پارێژش کاندە ئەوە تێلەفۆن بوو کردەوە گوتی وەڵی دزی هاتێنە ماڵەمەدا ئەمەش فەوری گەڕێنەوە هاتمەوە تەماشام کرد چما ئەوەی تەماشا ژۆرێ کرد مەگوتی فەرەوە چێ گوتە وەڵە دزی هاتێمانە چون تەماشا ماڵە خۆیش کە پێکوە چوین هاتینەوێ دە گوتی وەڵە ئەوەش تەماشا ماڵە خۆم کرد ئەوەی پارەشی ئێمەشی هاتێ دزی زێ ڕووپارە و ئەو نەش تێکار بوو هاتێ وەڵی حتا ئێستاژی هەر مندەڵ نەوێرە بچنە ژۆرێ هەر لە بەدەرکە ترت مشکلە مە پارە نییە پارەشمانت ئەو نییە بەس وەڵی مندەڵ هێستا حتا ئێستاش نەوێرە بچنە ژۆرێ هەندێک ئەوە یەترسانە بووینە زۆری ترسیا زۆر ئەنی مندا هیچ نەوێرە بچنە ژوورێ. سەبارەت بەو تاوانە و دەرەنجامەکەی دەگەینە بەڕێوەبەرایەتی پۆلیسی گشتی ئیدارەی سەربەخۆی سۆران. ئەو تاوانە شوای کرد هێزەکانی ناوخۆ دەست بە لێکۆڵینەوەکە. لەگەڵ بەڕێوەبەر و ئەفسەرانی پۆلیسی ئیدارەی سەربەخۆ لە کۆبنەوەیەک بەشدار بووین کە تێیدا باس لە نهێشتنی تاوان کرا. ئەگەرچی لەم سنوورە کەمترین ڕێژەی تاوان بە هەموو جۆرەکانی کەمی کرد. سەبارەت بەو تاوانە چەندین زانیاریمان بەدەستێنا کە چۆن ئەنجام دراوە و ڕێکار و لێکۆڵینەوەکان گەیشتوتە کوێ. دوای بڵاوبوونەوەی هەواڵ چەندین تاوانی دزی هێزەکانی ناوخۆ بە دەداچوونیان دەست پێ کرد. سەرەتا هێزەکانی پۆلیسی نێشتنی تاوان دەستیان کرد بە لێکۆڵینەوە. ئەوان بە وردی چاودێریە و شوێنانیان دەست پێ کرد کە دزیەکانی تێدا ئەنجام درابوو. دوای چەند ڕۆژ ئەو کەسانیان دەست نیشان کرد کە ئەو تاوانیان ئەنجام داوە. ئیدی لێکۆڵینەوە دەست پێ دەکات و بە دوای ناسنامەی ئەو کەسانەدا دەگەڕێن. جۆڵەی تۆمەتبارەکان تۆمار دەکرێت و دەستنیشانی ناسنامەی ئەو کەسانە دەکرێت. دوایی چەند ڕۆژ لە چاودێری و لێکۆڵینەوە و بەدەداچوون دەگەنە ئەنجام و تۆمەتبارەکان ئاشکرا دەکرێن. بەڕێوەبەری پۆلیسی نێشتنی تاوانی سۆران وردەکاری ئەو تاوانە دەخاتە ڕوو. دوای ئەوەی لە چەند گەڕەکەشی سۆران دیاردەی دزیکردنی ماڵان بڵاو بووە لە ماوەی چەند مانگێک ئێمە هەڵساین بە دووداچوونی ورد دزەکە سەرەتا زۆر بە نادیاری تاوانەکەی ئەنجامەدا نەمان دەتوانی بیدۆزینەوە تیمی تایبەتمان پێکەینە شەو ڕۆژ چاودێری ئەو ماڵانە و ئەو تۆمەتبارانەی کە پێشتر تاوانیان ئەنجامدا بوو کردمان لە ماوەی چەند مانگێک توانیمان دزێک بدۆزینەوە کە پێشینەشی هەبوو
دوای ئەوەی کە چەندین دزی ئەنجام درا لە چەند کۆڵان گەڕشتێکی قەزای سۆران تواندرا بە زووترین کات بزورێتەوە لەبەرەوەی دزیەکان ببوونە هۆی پشەی دروستکردنە ناو خەڵکی ئەو گەڕەکانە ئێمەش توانیمان تیمەکانمان خێراترکەین بۆی زووتر تۆمەتبارەکە بدۆزینەوە تۆمەتبارەکە بە زووترین کات دۆزایە. ئەو تۆمەتبارانە سەرڕای سڕینەوەی ئاسەواری تاوانەکانیان و خۆششاردنەوەیان بەڵام هێزەکانی ناوخۆدایان دۆزنەوە. دوای ئاشکرابوونی شوێن و ناسنامەی تۆمەتباران لە دوو کاتی جیاواز دەستگیر دەکرێت. بۆ یەکەم جار و تایبەت بە کوردستان سوچوار دیمەنی تۆمارکراوی کامێرای چاودێری ساتی دەزیکردنی یەکێک لەو تۆمەتبارانە لەلایەن هێزەکانی پۆلیسی نێشتنی تاوان بڵاو دەکەینەوە. دوای دەزگیرکردن دەیبن بۆ بەڵگەی تاوان و پەنجەمۆریان وەردەگرن دەردەکەوێت پێشینەی تاوانیان هەیە. تۆمەتبارەکەمان دەژیر کرد لە کات دەژیرکردنەکەی پشکنینی ماڵی تۆمەتبارمان ئەنجامدا ئەو کەلوپەل و دەمانچە و پارە و ئەو کەلوپەلانە تریکە لە دزیەکانی دیکە ئەنجامیدا بوو هەمووی لە ماڵی دەست بەداگیرە. تامان دوای وەرگرتنی فەرمانی دەژیرکردن لەلایەن بەڕێزادوەری لێکۆڵینەوەی سۆران توانیمان دەژیری بکەین و پشکنینی ماڵی ئەنجام دەین و دانینا بە تاوانەکەی ئێستا ڕاگیرایە بە پێی مادەی 443 لە یاسای ساڵانی عێراق. هەر تاوانێک کە ئەنجامەدرێ ئەو تۆمەتبارێک کە تاوانەکەی ئەنجامەدا ڕێکاری زۆر زیرەکانە بەکاردێنێ بۆ ئەوەی خۆی بشارێتەوە لە کامەرەکانی چاودێری لە چاوی خەڵک خۆی بشارێتەوە لە چاوی تیمەکانی پۆلیس و پۆلیسی فریاکەوتن و نێشتنی تاوان خۆی بشارێتەوە بەڵام بە هەوڵ و مادیبوونی کارمەند و ئەفسەرەکانی بەشی نێشتنی تاوان کە شەو ڕۆژ لە ڕێگەی چاودێریکردنی ڕاستە و خۆ و لە ڕێگەی چاودێریکردنی کامەرەکانی چاودێری و وەرگرتنی زانیاری لە هاوڵاتیان و باوەڕپێکراوانی تایبەت بە بەشەکەمان دەتوانین هەر تۆمەتبارێک بدۆزینەوە کە تاوانی ئەنجامدابێت. زۆربەی ئەو تاوانانەی کە ئەنجامیش دراون ئەو دزیانە ئەنجام دراون تۆمەتبارەکانیان دەژیر کراون ئاشکرا کراون و دانیشان بە تاوانەکانی ناوە بەشی هێرە زۆریش ئەو کەلوپەل و پارەی دزراوەش دەستی بەسەردا ژیراوە گەڕاندراتەوە بۆ خاوەنەکەش. سەبارەت بەو تاوانە گوتەبێژی پۆلیسی دارەی سەربەخۆی سۆران بۆ شوێن پەنجە دەڵێت ماوەیەک بەر لە ئێستا خەڵکیی زۆر سکاڵیان تۆمار کرد سەبارەت بە زۆربوونی حاڵاتی دزی لە چەند شوێنێکی و شارە. فترێک پێش ئێستا لە ناو شاری سۆران خەڵکەکی زۆر سکاڵای کردکەوە دیاردەی دزی لە ناو ماڵان دزینی پارە شکانی دەرکەی ماڵان دزینی دەمانچە دزینی ینی جۆرەها دزی ئەکرا لە هەندێک گەڕەکانی ناو سۆران ئەوە بوو دوای ئاگادارکردنەوە و تۆمارکردنی سکاڵا لە بەشی نێشتنی تاوانی سۆران ئەوە بوو مەفرەزەکانمان لە بەشی پۆلیسی نێشتنی تاوانی سۆران دەستیان کرد بە بڵاو پێکردنی مەفرەزەکانیان و مراقبەی گومان لێکراوانیان ئەکرد لێکۆڵینەوەی جددی دەستیان پێکرد توانرا دوای ئەوەی ئاگادارکردنەوەی بەشی پۆلیسی سۆران بە ماوەیەکی کەم بتوانن گومان لێکراوان دیاری بکەن و هەروەها تۆمەتباری سەرێکی بناسرێتەوە و بە فترەیەکی کەم توانیان تۆمەتبار دەستگیر بکەن و هەروەها دان بە تاوانەکانی خۆی بنێ لە دادگای لێکۆڵینەوە سۆران. ئەو ئەمانەی کە هەیە هەمووی بە ئاسانی بەدی نەهاتووە بە شەو نخۆنی دەستگاکانی پۆلیس و هەموو دەستگا ئەمنیەکانی تری ناو سۆران بەدی هاتیە بە تایبەتی بۆ شوێنێکی وەکو سۆران کە بە سەدان گوند لە خۆی ئەگرێ
و منطقەیەکی شاخاویە بەدەیان گوندن لە منطقە شاخاویەکانە بۆیە ئەمە ماندبوونێکی زۆری پێوەیە بە دوای ماندبوونێکی زۆر ئەم ئاسایش و ئەم ئارامیە هاتوتەکایەوە. هەر کەسێک بیر لە تاوان بکاتەوە پێشەوەی تاوان ئەنجام بدە، بیر لە دوا ڕۆژی خۆی بکاتەوە، بیر لە ماڵ و مناڵی خۆی بکاتەوە، هەروها بیر لەو سزایی بکاتەوە کە بەسەریدا ئەسەپێ لە بەرامبەر ئەو تاوانەی کە ئەنجامێت. هەر تاوانبارێک کە تاوان ئەنجامەدا تەمان پەنجەمۆری لێوەرەگیرێ، ئەم پەنجەمۆرە ئیدی بۆ ئەو زۆر خراپە، یعنی ناتوانێت لە هیچ شوێنێک دابمەزرێ، لە هەر شوێنێک پێشینەی هەبێ لەوانێ علامەتی ئیستیفهامی لەسەر دابدرێ، ئەبێت تەپەڵەیەک لە نیوچوانی ئەم شەخصەوە لە هەر شوێنێک و لە هەر کاتێک. بۆیە پێشەوەی بیر لە تاوان بکاتەوە داواکارین کەوا پەنا بۆ دەستگاکانی پۆلیس و هەروەها پەنا بۆ دادگا بە بۆ سەنەوەی مافەکانی. چەند ڕۆژ دوای دەزگیرکردنی دەچینە گرتوخانە. لێرە تۆمەتبار زیندانی کراوە. سەبارەت بە چۆنێتی ئەنجامدانی ئەو تاوانە لەگەڵ هێزێکی تایبەتی پۆلیس دەچینە شوێنەی تاوان کە بە شانۆی تاوان دادەنرێت. هێزەکانی پۆلیس تۆمەتبار ئامادە دەکەن کە بیبن بۆ شوێنی تاوان، کوێکێک لەو ماڵانەیە زۆرترین دزی تێدا ئەنجامدا بوو. ئێدی تۆمەتبار دەهێن و دەیبەنە شوێنی ڕوودا. لێرە دووبارە باس لە چۆنێتی ئەنجامدانی ئەو تاوانە دەکات کە ئەنجامی دابوو. پێرە داوەتم سەودی وارەی کردم. سەودی وارەی کرد. بەڵێ. وا چۆمە سەوبانەی. بەڵێ. سەری. بەڵێ. دوای چۆمە ژوورێ. لە پەنجەری چۆمە ژوورێ. لە پەنجەری سەودی وارەی ڕا چۆمە ژوورێ. چۆمە سەبانە. لە بۆن چۆمە
بەێ بەێ پەنجەرەم کردەوە لە پەنجەری چۆمە ژووری بەێ سەید تێرە داهاتم چوومە سابانەی هاتم هاتمێرە بێرسەکەتم هاتم سابانە لە قادرمانە چۆمە خوارێ لە قادرمانە هاتمە خوارێ هاتمە پەنجەرەی چۆمە خوارێ ئایلە گێڕام چۆمە خوارێ سەرە هاتمە خوارێ هاتم لێرە پشای خۆ گێڕا منە عەلاگە دیتەلەک مەکراوە دەمانچەکتی دابوو بەێ دەمانچە بوو مەهەلگتە سەکەت ما چوومە خاتە سەر ئەو هەڵقەی سۆندەم پێوە کرد سۆندەمینە سۆندەی چۆمە خوارێ چوومە ئەو خوارێ لە پەنجەرە ئەو تۆڕەکەی پێوەیە سەرەتا بەڕێوەبەری گرتوخانە دەبینین. دوای وەرگرتنی ڕەزامەندی تۆمەتبار باس لەو تاوانە دەکات و پەشیمانیشی دەردەبڕێت. یەکەم جار ئەم لە مارێ نوشت بووم ماتە دوێ سعات چار بوو چاری پاشنوێژێ بوو هەستان گۆوەرە با بڕۆین هەستان چوینە مارەچێ بە دیواری ئەم برین کردم چوینە مارەچێ چوین مارەکەن تەفتیش کرد چوو لە دەرچەیدا کەس لەوێ نەبوو کە کەس لەوێ نەبوو گوتی بڕۆ با بچین هەستان چوین دەبانچەکەنینە ئەمن دەبانچە هینە ئەویش هەندێک نزام هەندێک شتیت کە هینە دوو موبایل و پارە و ئەو شتانە هینەن دەبانچەکە ئەوەل بوو لە سولعی خۆ بداژنەچ یاردی بوو گوتی لە سولعی خۆ دەما من ئەوە بوو مشکلەکە ئیسەیەم ئەو مارەکە دیکە بوو هەستان چوین ئەویش دوو مار پێکەوە بوون ڕۆژەکە دیکە بوو چوین وەختی هێشتا مەلای بانگ نەدابووی هێوارێ تقریبا سعات 5 بوو چوین ڕەمەزان بوو هێشتاما بوو لۆ جێژنێم هەستان چوینەوە دوو مارەش لە دەرچێدا وەڵا کەس لە مارێ نەبوو هەستان تقریبا 2 ملیۆن و 700 ئیوە لەو دەورەی بوو پارەکە نینە دەنەوزان تا ڕەشدا بوو میشمارێت کە دەگە دەست خۆنەوەڕی کەسی لێ نەبوو هەردوو پێکەوە بوون برابوون وەڵا نزام برابوون بە تاکید نزامدا خۆ برابوون یاننا پارەکە نینە و چوینەوە ئەمن خێزاندارم سێ مندارمەیانە زۆر پەشیمانم هیوادارم کەس چاو لە من نەکا زۆریش پەشیمانم پڕ بە دڵی شوارم نزام چ جوابێ ئەو مار و منداری بدەمەوە هیوادارم کەس چاو لە من نەکا من غەڵەتی ماکردێ کەس چاو لەو غەڵەتیانە نەکاتەوە ئەبزانین کاتی تاوانێک ئەنجام دەدەین چه سزایەکی قەرز چاوەڕێمانە هەر بۆ ئەم جارە پارێزەرێک سزای ئەو جۆرە تاوانانە باس دەکات. تاوانی دزی لە یاسای سادانی عێراقی یاسای ژمارە 111 ساڵی 1969 هەموارکرا و تەنزیم کراوە لە چوارچێوەی کۆمەڵی مادە لە مادەی 439 دەست پێەکە تاوەکو 450 ئەم مادانە هەمووی باسی تاوانی دزیەکە بەڵام هەر یەکە و بە کۆمەڵی بارودۆخ کۆمەڵی زەرۆف تەبان هەر تاوانێکی دزی وەکو یەکێکی دیکە نییە ڕەنگە کۆم بارودۆخی تاوانێک جیا بێ لە یەکێکی دیکە
سەبارەت بە سزاکان کە لەم مادانە باس کراوە بە گوێرەی بارودۆخی تاوانەکە جیانە لە سزای سزنی موعەبەد دەست پێەکە و موعەقەت و هەروە حەبس دەست پێەکە بەڵام بە گوێرەی بارودۆخەکان ئایا تۆمەتبارەکە یەک کەسە یان دوو کەسە یان زیاترە ئایا تاوانەکەی لە شەو ئەنجام داوە یاخود لە ڕۆژ ئایا لە دەرەوەی شار ئەنجامی داوە یاخود لە ناو شار ئایا خۆی وەکو فەرمانبەر یاخود مکەلەفە بخدمە عامە ناساندووە کاتێ ئەچێتە سەر ماڵێک یاخود هەر خودی خۆی فەرمانبەریان مکەلەف بخدمە عامە یاخود ئەو کەسانی کە ڕێگری لە هاوڵاتیان ئەکەن و سیارەکەی لێ وەرەگرن هەموو ئەمانە ئەچێتە چوارچێوەی تاوانی دزی و سزاکەیان جیاوازە سزاکەی سزنی موعەبەد یاخود موعەقەت لەگەڵ غرامە یاخود حەبس هەندێک جار 10 ساڵە یاخود لە 10 ساڵ زیاتر نەبێت یاخود لە 7 ساڵ زیاتر نەبێت بەڵام بە گوێرەی ئەو ئەوڕاقی کە دێتە پێش دادگا و بە گوێرەی ئەو بەڵگانەی کە دێتە پێش دادوەر ئایا بارودۆخی تۆمەتبارەکە چۆن بووە ئێمە پێویستە کار لەسەر ئاستی سەقافی کۆمەڵگا بکەین بەوەی کە هاوڵاتیان هۆشیار بکەینەوە کە تاوانی دزی تاوانێکی خراپە یەک بۆ سمعی خودی تۆمەتبارەکە لە ڕەنگە زۆر جاری وایە ئەو کەسی کە دزی ئەکا پێی هیچ نەبێت کە تاوانی دزیەکە ئەنجام ئەدا بەڵام کۆمەڵێک کاریگەری نەرێنی لەسەر خودی تۆمەتبارەکە بەجێ دەهێڵێ ئەو تۆمەتبارە ناتوانێت وەکو کەسێکی ئاسایی سبەینێ بڕواتەوە ناو کۆمەڵگا لەبەرەوەی کە سمعی لەلایەن هاوڵاتیان لە کەدار بووە و هەروەها دەبێتە سەوابقێکی قەزایی بووی کاتێکە حکم ئەدرێ ئیدی ڕەنگە نەتوانێت سبەی داوای کۆمەڵە مافی خۆی بک بۆ نمونە کە ئەچێ بە وڵاتێکی دیکە داوای ڤیزا ئەکە ڕەنگە یەکێک لە مەرجەکانی ئەم وڵاتە ئەوە بکە پێشتر سەوابقی قەزایی نەبێ یاخود لە کاتی ئەوەی کە دووبارە تووشی تاوانێکی دیکە ئەبێت ئەم سەوابقی قەزایی بۆ حیسابە کەواتە پێویستە ئێمە زیاتر کار لەسەر بڵاوکردنەوەی هۆشیاری یاسایی بکەین لە نێو کۆمەڵگا بەڕاستی بەڕێوەبەری پۆلیسی گشتی دارەی سەربەخۆی سۆران دەبینین و باس لە ڕۆڵی هێزانە دەکات کە ڕێگری لەو تاوانانە دەکەن و تۆمەتباران دەستگیر دەکەن لە سنووری پۆلیسی سۆران بە هەمهەنگی لەگەڵ هێزەکانی ئاسایش و پێشمەرگە و دام و دەستگایەکی ئەمریکانی تر توانیتمان کە ئەمنێتیشی تەواو شاری سۆران بپارێزن ئێمە پێش ئەوەی هەر ڕووداوێک کە بێتن پێش ئەوەی کە هەر ڕووداوێکی گەورە یان کوشتنێک یان تاوانێک هەبێتن ئێمە بەبەردەوام مەفرازەکانمان لەناو گەڕەکان هەنا بۆ هیچ تاوانێک نەبێتن بەبەردەوامی سەیتەراتمان هەیە بازگەدانانمان هەیە لە سنووری شاری سۆران بۆەوەی هیچ تاوانێک نەبێتن بەراوردیش بکە لەگەڵ پێشتر کە ئێستا کە تاوان کەمی کردووە هیچ تاوانێک نییە کە جێی باسکردن هەبێتن ئێستا تێدا باس بکەین ئەوەش بە چاوکراوە و بە چاڵاکی پۆلیسەکان و کارمەندەکان و ئەفسەرەکانی ئێمەیە توانیتمان کە سنووری ئەم پۆلیسی سۆران بپارێزن بۆ هیچ ڕووداوێک شتێک نەبێت سنووری پۆلیسی سۆران سنوورەکی فراوانە سنوورەکە شوێنەکی شاخاویە لە چەند خەزا و نەحەیەک پێک هاتووە ئێمە بە پشتیوانی وەزیری ناخۆ کاگڕێبەر وەزیری ناخۆ توانیتین کەم کوورەکانمان جێبەجێ بکەن بۆ ئەوی بتوانین لە هەموو لایەکی سەر و ماڵ و گیانی خەڵک بپارێزیت و لەم سنوورانەکە پێک هاتووە بتوانێت پۆلیس ئامادە بیتن و بنکەیکی پۆلیس ئامادە بیتن بۆ ئەوەی هەر گورگفتەکەبی هەر کارێکی یاناسایی هەبیتن ئێمە بتوانین بە خزمەت خەڵک داوا لە هاوڵاتیان دەکەین هەر ڕووداوێک کە بیتن هەر پێویستەشان بە پۆلیس هەبێتن ئاگداری ئێمە بکەنەوە ئێمە بتوانین بە زووتری کات پەیوەندیان پێوە بکەن و مافەکانیان وەربگرنەوە بە پێی یاسا. هەرێمی کوردستان بەراورد بە ناوچەکانی تری عێراق وڵاتانی دەور و بە ڕێژەی تاوان تێیدا کەمە ئەو کەمێش بۆ ڕۆڵی هێزەکانی ناوخۆ حکوومەتی هەرێم دەگەڕێتەوە کە ئامانجی سەرەکی پاراستنی سەر و ماڵ و گیانی هاوڵاتیان و ئەو هەرێمەیە.